بێگومان ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان خۆی فاکتەرێکی گەورەیە بۆی کە سەرمایەداران سەرمایەکان لەم هەرێمە بخەنەگەڕ وەلجیا لە هەموو ناوچەکانی دیکەی عێراق هەرێمی کوردستان بۆتە ناوچەیەک کە بەڕووی جیهاندا کراوەتەوە براندە جیهانیەکان سەرمایەداران بێتر زیان لێرە سەرمایەکان وەگەڕەخەن و براندەکانیان لێرە ئەکەنەوە هۆکارەکەی یاخود با بڵین ئەو ئاسانکاریانەی کە کراوە لەلایەن حکوومەتی هەرێمە و وەچی هۆکارێکی دیکە هەبووە بۆ ڕاکێشانی ئەو براندانە و سەرمایەدارانە لە بەڕێز بێستون ئەنوەر دەکەمە پرسیار کە بەڕێزیان پارێزەری تایبەتمەندی مارکە بیانیەکان و کاری کۆمپانیەکانن بەڕێز بێستونم کاتت بەخێر بێت باشتر باشە کاک بێستون چ فاکتەرێکی دیکە هەبووە کە سەرمایەداران کە ئەو براندە جیهانیانە بێنە هەرێمی کوردستان لێرە لقی تایبەتی خۆیان بکەنەوە طبعا بێگومان هۆکاری سەرەکی لە تۆمارکردنی ئەو بەڕەندە بیانانە سەقامگیری و ئەمنیەتی هەرێمی کوردستانە و بە تایبەتی هەولێر و دهۆ ئەو دووە کە زۆر ڕولێ دەکەن هەولێر وەکو پایتەخت ئەوە فاکتەرێکی ئەساسیە لەبەرەوەی ئەو ئاسانکاریانەی یاپن ئەو ئەمنیەتی لێرەش هەیە وا لەیان دەکە کە زیاتر برێن بڕاندەکانی لێرە تۆمار بکەن و هەروە ئاسانکاری تۆمارکردنی ئیجراعاتی ینی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان زۆر ینی با بڵێم زۆر بەرەو پێشچووە یعنی ئەوەی کە حکوومەت دایناوە بە سیستەمی ئۆنلاین ئەوەیەک لە هۆکارەکانە کە ئاسانکاری کردیا لە بۆەوەی بتوانن ئەو کۆمپانیانە یاخود ئەو بڕاندە جیهانیانە وەکو هێمای بازرگانی دێن لە هەرێمی کوردستان خۆیان تۆمار دەکەن. باشە ناو تۆمارکردن لە هەرێمی کوردستان چ جیاوازیەکی هەیە لە ناوچەکانی دیکە لە عێراق یاخوا بڵین لە بەغدا لە ڕووی ئاسانکاریەوە چۆنە؟ طبعا لە ڕووی ئاسانکاریەوە جیاوازەکەمان ئێکجار زۆرە بەڕاستی من خۆم بەخۆم ینی چەند جارێک لەو فترەی ئاخیری چەند جار چوومە بەغدا کە ئێستا با بڵین بەغدا با بڵین فەرزی کردووە ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستانە ئەوراقی اعتیماد لە بەغدا بکەنەوە تاکو لە بەر مەوزوعی بانقی مرکزی ئەوشتانە ئەو ئیجراعاتەی لە بەغدا دەبین زۆر دواکەوتووە هەمووی ڕۆتینیاتێکی ساڵی نەوەتەکانە بەڕاستی یعنی بە شێوازێکی وانی بۆ درەجەیە کە بڵێم بتوانی ئاسانکار بکە هەرچی لە هەرێمی کوردستانە بە شێوازی ئۆنلاین و هەتا کە مڕازعەش دەکەی لە داوایرەکان هەڵسو کەوت و ینی داوایرەکانی خۆمان زۆر لە پێشتر و پێشکەوتوترە لەوان ڕاستە ئەوان تقریبن باپرم لەو فترەی ئەخیری شتێکیان دەرکردووە کە بەڵگەنامەیە کە دەدەنێ بارکۆدەکە دەدەنێ ئەوە زۆر جێ دڵخۆشکەریە بەڕاستی یعنی وەکو مزداقێکە بۆ داوایرەکانی هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەوەی بەکاردێنێ بەس لە لای خۆمان ئیجراعاتەکان زۆر ئاسانتر و باشتر بەڕێوە دەچێت. باشە کاک بێستون لە ماوەی ڕابردوو بینیمان چەندین براندی جیهانی کە لە بەغدا هەبوون کەوتنە بەر هێرش لەلایەن چەندین کەسەوە هێرشیان کرایە سەر ناچار بوون کە دایخەنیان بڕۆنەوە بەڵام ئەو براندانە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و بەردەوامیشن لە کارەکان ئەم با بڵین ئەم ڕووداوە بووە هۆکارێک بووی کە براندی دیکە بێتە هەرێمی کوردستان نقل بێت لە بەغاوە بۆ ئێرە 100% چونکە وەکو باسمان کرد سەقامگیری و ئەمنیەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی هەولێر و دهۆک زۆر دەور کاریگەری هەیە لەسەر ئەو مەوزوعە ئەمە دەزانین کە لە بەغدا یاخود لە شارەکان کەی دەرەوەی هەرێمی کوردستان مەوزوعی تائیفی و دینی و یاخود بە شێوازێکی وا کە دەکەوتە بەر هێرشکردنی ئەو بڕاندە جیهانانە ئەو خاستەن کە بڕاندەکان ئەمریکی بن یاخود ئینگلیزی بن ئەو کە لە دەرەوەە ئەو وای لێ کردو بە تەکید وەکو گوتمان سەقامگیری و ئەمنیەتی کوردستان وای لێ کردووە کە ئەوانە هەمویان بێنە هەرێمی کوردستان و بە تایبەتی با بڵێم ئەو براندانی وەکو هێمای بازرگانیەکان لە کاتی ئێستادا خۆم ئەوە اختصاصی خۆمە ینی زۆربیان 90% هەموو دێن لە هەرێمی کوردستان تۆمار دەکەن تۆمارکردنی هێمای بازرگانیش لە بەغدا ئاسانیە ئیجراعاتەکان بەڕاستی زۆر معقەدە و ئیجراعاتەکانیشان بەڕاست و دروستی نایکەن زۆر جار تووشی شتی گەندەڵی و ئەوە دەبن بەس لای خۆمان ینی ماشەڵڵا ینی زۆر پێرفێکتە زۆر باشترە. حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریدا کە دەستی کار لەو کۆمپانیانە لەو دامەزرایە خو با بڵین لەو براندە جیهانیانە بیانیەکان کەیان لە هەرێمی کوردستان کارەکان 175 دەستی کاری ناوخۆ بێ ئەمە تا چەند جێبەجێکراوە لەلایەن ئەو کۆمپانیا بیانیانەوە لەسەر ئەو پرسیاری تەبعانە من دوورۆ فێستا ئەو کەیسەم هاتە پێشی ئەمە شەریکەکمان هەیە فەرعی بەغدایە لە هەرێمی کوردستان کردیتمانەوە بەڕاستی دوو مۆزەفی کوردی خۆمان داخل کرابوو
طبعا کە چوین لە بۆ بڵێن ئیجراعاتەکەیت جێبەجێ بکەین وتیان ئەنگۆ ڕێکارەکانتان جێبەجێ نەکردووە ئەوەی کە ئێستا بینم 100% جێبەجێ دەکرێتن بالفعل ئێمە ناچارکەین کە نا مۆزەفەش کە تۆمار بکەین ئەوەش وەکو وتمان کە خزمەتکردنی بێکارەکانی خۆمانن کە ناویان تۆمار بکرێت تاکو بتوانن لە کاتی ئێستا کە لە مۆزوعەکە لە بەردەمی خۆم بوو کە بینم 100% ئێستا دائرەی کار و بەڕێبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی 100% ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران جێبەجێ دەکات. باشە کۆمپانیا بیانەکان ئەمەیان پێ ناخۆش نییە؟ بەڕاستی پێیان ناخۆش نییە لە ڕوانگەیەک تەمەشا بکەین بەس دەبی واقعش باز بکەین کە هەندێک کەوادری هەندێک ئومور هەیە واقعەکە وا دەسەلمێنێت کە خەڵکی خۆمان ئەوەنە شارەزایی دەستی کاری ئەوەی نیە مەجبورە کۆمپانی هەندێک جێهێ زۆر حساسە مەجبورە دەبی کۆمپانیا بیانەکان ئەوانەی کە بینن شارەزا و پرۆفشنەڵ لە وشەی دەبێت تاکو فێرەکەن ئەوەش ینی لەمڕۆ ئاسانکاریتان بۆ کردوون بەڵێ لەمڕۆ ئاسانکاریتان بۆ کردوون بەڵێ ئاسانکاری کراوە لەبەرەوەی ئەگەر مەقسەدیان بێ مەسەلەن ئەو کۆمپانیا بیانانە ئەبێ هەڵی کار لە بۆ ئەوانە بۆ گونجیان وەخو کادری تەدریبیان فێرکەن تاکو ئەوانش بتوانن هەرچەندە ئەوەش کاتی بێت طبعاً بەسەراحەتەن ئەو مۆزوعە ئەو لە هەمان کادا ینی ئەوەش وەکو پابندبوونەکە وەکو هەر وەکو وڵاتانی جیان بە دەستی کاری خەڵکی خۆمان زیاتر دەست بەکار بێ باشتر لەوەی کە ئەمە بتوانین ئەعتماد لەسەر خەڵکی بیانی بکەین زۆر باشە کاک بێستون تا چەند ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لەبارە بۆی کە کۆمپانیای دیکەی بیانی بێجیا لە سەقامگیریەکەی بەڵام پێویستی بە ژێرخانێکی لەبارە لە ئیتساڵاتەوە لە گەیاندنەوە لە هەر بابەتێکی تر ئەمە تا چەند هاوکار بۆ یاخود تا چەند بۆتە بەشێک لە ئاستەنگ بۆی کە سەرمایی بیانی زیاتر بێتە هەرێمی کوردستان طبعا لەو ڕوانگەوە لە سەپرسیارەکەی بەڕێستان ئەوە مەوزوعی ئەو کۆمپانیانی کە دێ هەندێک فاکتەری واقعی هەیە هێشتان ئەمە جێبەجێمان نەکردەوە وەکو هەرێمی کوردستان ڕاستە زۆر شتمانەیە زۆر باشە بەڵام زۆر شتی کەشمان پێویستە بە واقعەتەن بە حکمی ئەوەی کە ئەو ئیجراعاتە زۆری دێ و کاتی دەوێ کاتی زیاترمان دەوێت هەندێک با بڵێن ئەو ژێرخانی ئابووری زیاتر پتەوتر و بە قوتر بکەین ئەوەش خۆی لە خودە خودوەکان هەموو ئیجابێ زۆر باش بەڕێوە دەزیتن بەڵام ئەو شەریکانە ئەمە لە ڕێگای بابرین تۆماری کۆمپانیەکان دەبینین کە زۆر بیان لێرە نەودێن هەرچەندە هەندێک ئاستەنجی گرفتی ئەوەشمان لۆ دروست بووە طبعا مۆزوعەکان لەوانەیە سیاسی بی زیاتر بەغدا زەخت لەمە دەکات جا منیش هەرەمەوێ باسیەوەم بۆ بکەی ئەو ئاستەنگانی کە بەغدا دروستیەکە خۆی کردوێتە بربەست بۆی کە سەرمایی بیانی یاخود بە گشتی ئابووری هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر نەیەوێت بەرەو پێشەوە بڕوات ئەو ئاستەنگانە چۆنەوە تا چەند کاری کردوتە سەر بەڵێ ئەو ئاستانگانەی کە بەغدا دروستی دەکات یەک لەوەی کە باسمان کرد ئێستا ماوەیەکی زۆرە بەغدا ئەوە چەندین ساڵە هەوڵ دەدا ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان تۆمارە با بڵێن بە ئیجباری وا دەکا ئەبێ بچن ئەوراقی بەسەم بەڵگەنامەکان لە بەغدا عینەن تۆمار بکەن ئەوەی لە ئاستانگەکانە مەوزوعی بانقی مرکزی زەخت لێ دەکاتن کە ئەو کۆمپانیانی لێرەنە ئەبێ لە بەغدا وەلێ بکە خۆی لە خۆیدا ئەو ئیجراعاتانەی کەوە دەکاتن ئەو سەرمایەدارانەی لێرکوانەنە یعنی تاڕادەک ینی دڵڕاوچیان لێ دروست دەبی دەکرێت ناکرد چونکە بە واقعی با باسی ئەوە بکەین پاختا هەتا ئەو لەحزەیە لەو ئەوەندە احتیمادی لەسەر نییە ئیجراعاتەکان لە بەغدایە هێشتان ینی لە ڕووی ئیداریەوە زۆر شت هەیە دەکرێت ئەم خۆشمان لە ئەخبار جێمالێ دەبی زۆر گەندەلی دەکرێت زۆر شت دەکرێت لەوانەیە ئەو ببتە مەوزوعەک ئەو شتانی کە تەئسیر لە سەرمایەدارەکانی هەرێم دەکات ئەوجا مەوزوعەکە خۆی دەگرێتەوە سەر سیاسیە بەغدا ئەو زەختەی لە هەرێم دەکاتن بە شێوازێک کە بتوانی تاکو بتوانانی ئەو سەرمایەدارانی لێرکوانەنە بە سەقامگیری خۆیان بەو ئەمنێتێک کە لە هەرێم هەیە دڵە ڕاوچیان و پەیداکە و دەربچن لە شارەکان کێتری جنوب و بەغدا برێن دروستە بەڕێز بێستون ئەنوەر پارێزەری تایبەتمەندی مارکە بیانەکان و کاری کۆمپانیەکان لەگەڵمان بووی سپاس بۆیەوە بەخێر هاتن سپاس بەخێر بێت